خوا فەرمووی بە قسەم ئەگەر تینت بۆ هات بوختانت بۆ کرا قسە مەکە ڕووداوێککە دێتە پێشەوە ئەوەی تۆ لەبیر دەباتەوە چاولەیە کاتێکەوە مەریەم بەس ئاماژەی بۆ منداڵەکە کرد فەرمووی من هیچ ناڵم زمانی خۆم گرتووەتەوە هیچ ناڵم با ئیشارەت وتی لەو مناڵە پرسن جا ئەو کاتە دایانگوت خۆ نەدایکت زیناکار بوو نەپیاوێکی خراب بوو باوکت مەریەم ئەم مناڵە چییە عیسای مەلۆتکە هاتە جواب قال ئینی عەبدوڵڵاهی مناڵێک لە باوەشی دایکە دەمی لەش مەمکی دایکی کردەوەتی من بەندەی خوام من پێغەمبەری خوام من کتێبی خوام بۆ دێ سبحان الله بەو ڕووداوەی منداڵێکە قسە دەکات دەنگ و باسی مەریەم لەبیر چۆ ئەگەر ڕووداوێک لێ ڕووداوی زۆر پێی نیگەران بووی خۆت مەشڵەژێنن نان و ئاوی خۆت بخۆ چاوت گەشت بێ بە ڕەحمی خوا ئومێدەوار بە قسە بۆ کەس مەکە قسە بۆ هیچ تەلەڤیزۆنێک مەکە دەنگ و باسێککە دێ ئەوەی تۆ لەبیر خەڵک دەباتەوە خۆڕاگر بە کاری خۆت بەخوا بسپێرە ئەمە لە دایکبوونی عیسایە ئەمە پێمان دەڵێ دواتر ئەو مریەمەی کە چەند ناڕەحەت بوو بە دایکی عیسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ یەک سوورەتی گەورەی قورئان 98 ئاەتە بە ناوی مەریەمەوەیە سوورەتی مەریەم سوورەتی ئافرەتە خواپەرستەکە ئەو ئافرەتانی ئێمەن ئافرەتانێک کە باسی سەری ساڵ بکرێ حیا و حورمەتە ئافرەتێک کە زانی حیا و حورمەتی خەریکە دەشکێ وتی خۆزگە بمردمایە نەک لە سەری ساڵا خۆی ڕوود کاتەوە بە دەستی خۆی حیا و حورمەتی خۆی بەرێ